بینەرانی ئازیزی گەلی کوردستان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیا و کاران و با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ بینۆمیانی ماڵەکانتان بە ئومێدیەوەی کە کوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بڕگە و بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون بەدڵی هەموو لایەکتان بێ دواسودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون لەگەڵ ئەوەشدا تەوەرێکی سەرەکیمان هەیە کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین و باز لە پارێزگاریکردن و پاراستنی کەلەپوری کوردی دەکەین. هەڵبەتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی دەوڵەمەندە بە ناوچەی شوێنەواری و بە کەلەپور، بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و تاکی کۆمەلگای کوردی تا چەند گرنگی یاخود تا چەند پارێزگاری و پاراستن لە کەلەپوری کوردی دەکەن و بەهای کەلەپور دەزانن. لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی باز دەکەین و بە تایبەتی باز لە ناوچەی کۆیە یان شاری کۆیە دەکەین کە شاری کۆیەش شارێکی دێرینە یان بڵێ مێژوویەکی دێرینی هەیە کە ئەویش دەوڵەمەندە بە ناوچەی شوێنەواری و بە کەلەپور. بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان کە هەتا ئێستا چی کردووە لەو بارەوە تا چەند توانیوێتی ئەو ناوچە شوێنەواریانەی کە ئێستا هەیە ئەو پارچە کەلەپوریانی کە لە نێو مۆزەخانەکاندا هەیە توانیوێتی بیکاتە ڕێگەیەک بۆ ڕاکێشانی گەشتیار و ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان. بۆ لەمە دووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات و هاوڵاتیان ئەوەی کە پێویستە لەسەریان و بۆی کە گرنگی بە کەلەپور و بەهای کەلەپوری بدەن پێویستە چی بکەن. ئەمەش بابەتێک دەبێت کە دواتر بە وردی شارەزایەکی بواری کەلەپور لەگەڵ ئێمەدا میوان دەبێت و گفتوگۆی زیاتر لەبارەوە دەکەین. سلێمانی ئەی شاری منداڵی ئەی شاری پڕ لە یادگاری شاری هەزار و یەک گۆرانی دایم سلێمانی پێمەڵێ کوانێ پێمەڵێ کوا خەندەی لای وارانێ لای وارانێ ئەیەمانێ ئەمان 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 ئەمانێ ئیتر من ناتوانم ئازاری غوربەت بکێشم تازە من چنگێ خۆڵەمێشم. کاتێ گەشتیارێک کە ڕوودەکاتە وڵاتێک یان ڕوودەکاتە هەر شوێنە یەکێک لەو شوێنانەی کە مەبەستێتی یاخود پێی خۆشە کە سەردانی بکات مۆزەخانەیە کە لە ڕێگەی مۆزەخانە و لە ڕێگەی سەردانکردنی مۆزەخانەکانەوە ئەو پارچە کەلەپوریانەی کە لەنێو مۆزەخانەکاندا هەیە دەتوانێت ئاشنای ڕابردووی ئەو وڵاتە یاخود ئەو نەتەوەیان ئەو شوێنە بێت کە ئەم ڕووی تێکردووە. لە هەرێمی کوردستانیژا مۆزەخانەیەکی زۆر هەن کە ژمارەیەکی زۆر پارچەی کەلەپوری تێدا کۆکراوەتەوانێت کە ناسنامەی کورد و ناسنامەی نەتەوەی کوردی تیادا بەدی دەکرێن. کەواتە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت بە شێوەیەکی گشتی باز لە ناوچە شوێنەوارەکان و کەلەپوری کوردی بکەین لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی و بە تایبەت ناوچەی کۆیەکە. ناوچەی کۆیە یەکێکە لەو شوێنە یاخود مێژوویەکی دێرینی هەیە و دەوڵەمەندە بە ناوچەی شوێنەواری و بە پارچەی کەلەپوری و بە کەلەپور. بەڵام ئەوەی کە گرنگە هاوڵاتیان و هۆشیاری هاوڵاتیان تا چەندە و لە چه ئاستێکدایە بۆی کە بتوانن بەهای کەلەپور بزان و گرنگی پێ بدەن و پارێزگاری لێ بکەن و بیپارێزن. گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان پێویستە لە مەودووە چی بکەن بەوەی کە گرنگێکی زیاتر بەم بوارە بدەن. گفتوگوی زیاتر لەگەڵ دیدەوان یعقوب دەکەین کە بەڕێزیان شارەزان لە بواری کەلەپور و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە
کاک دیدەوان سڵاو لێبێ و ڕۆژ باش ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەست یەکەم کە کوردستان بە گشتی و سنووری ناوچەی کۆیە بە تایبەتی تا چەند دەوڵەمەندە بە شوێنەوار و بە کەلەپور؟ بەڵێ سوپاس بۆیەوە دیارە ئەگەر لەسەر کوردستان قسە بکەین کوردستان لانکەی دەیان شارستانیەتە کە بێگومان دەیان جێدەستی شارستانیەتی مێژووی چاخەکانی کۆنی تێدایە ئەگەر تیشتی باسە کەس لەسەر کۆیە بێ کۆیش بەو پێی شارێکی دێرینە ئاخر ئاشتی کۆیەمان هەیە ئاچی کۆی واتە کۆی کۆن لە ڕۆژهەڵاتی کۆی ئێستا زۆر شوێنەوار هەیە لە کۆی ئەوە دەسەلمێنن کە کۆی لە مێژوودا شار بووە وەتەی شار هەیە شارنشینی هەیە کۆیە شار بووە دا ئەگەر شار بەو پێوەرە بێ کە لای من هەیە یان لای شارناشان هەیە کە بریتیا لە قەیسەری لە گەرماو لە مزگەوت لە بازار لە خان و کاروانسەرا ئەمانە پێوەری شارن زۆر بەداخۆ ئێستا پێوەری شار ئەو باسێشترە بە هەڵە بەکاردێ پێیان وایە پێوەری شار بەپێی ئەوەیە کە ئایەن شارە دێیە یان ناحیە یان قەزایان پارێزگایە بۆیە کۆی لە مێژە شارە بەپێی ئەو پێوەرانی باسم کرد کە لە مێژی شارە کەواتە خاوەنی مێژوێکی کۆنی هەم شوێنەواری و هەم کەلەپوریە. بەڵێ باشە کاک دێدەوان ئەو شوێنە مێژووی و کللتوری و کەلەپوریانەی کە لە کۆیە هەیە کوێن زیاتر کە هاوڵاتیان و بە تایبەت گەشتیاریان کاتێکە سەردانی ئەوێ دەکەن بۆی کە ڕووی تێبکەن؟ بەڵێ دیارە لە کۆیە شوێنەوار زۆرە بەڵام زۆری لە بین چووە هەر چوارگەڕەکە کۆنەکە واتە هەوا و بایزاغا بەفریقەندی قەڵات هەر چواریان بە گشتی کەلەپوری و شوێنەوارین واتە ئەوانە پێگەی شارەکەنە جا بە خانوەکانیان بە تاقەکانیان بە نیوتاقەکانیان بە خانەکانیانەوە بە کۆڵانەکانیانەوە بە بەرهەیوانەکانیانەوە بە قەسڵ و گەچەکانیانەوە بە چوار تاقان و سێ تاقەکانیانەوە بە کلااو ڕۆژنەکانیانەوە بە گومەزەکانیانەوە هەموو ئەوانە شوێنەوار و کەلەپوری هەر یەک بە پێی تەمەنی خۆیان قشڵەی کۆیش ئەمە وەکو بڵێ تاجی سەری شارەکەی ماوەتەوە دەیان شوێنەواری مەسەبوون من لە دەوروبەری کۆی شوێنەواری قەیسەریمان هەیە شوێنەواری قەڵای شیلەمان هەیە کە بۆ نێزکەی 10,000 سال پێش زاین دەگەڕێتەوە شوێنەواری سات و قەڵامان هەیە کە پێشتر پێیان وا بووی هیچ سەردەمی ساسانیەکە ئێستا دەرکەوتووە کە زۆر پێش ساسانیەکانە دەیان شوێنەوارمان هەیە لە کۆی لە سنوورەکەدا نزیکەی گەهەڵەندە بم 154 خاڵی شوێنەواری هەیە شوێنەوارمان هەیە لەسەر چیای ئاواگرد کە تا ئێستا لە خاڵی شوێنەواری نازانم تۆمار کراوەیە نەکە 4 سەعات بەپێ ئەڕۆی ئینجاگەیتە تەختی پاشا و بناغی خان و شارستانیەت و شورای شار و ئەمانە 4 سەعات بەپێ سەرەکەوی لەسەر چیای ئاواگرد واتە زنجیرە چیای سەفین بە ڕووکاری نازەنین و کرۆش و سێنان و جەلی و ئەوانەوە ئەموو زنجیرە شاخە شوێنەوارە کەواتە شوێنەوارەکان زۆریان هەتا ئێستا هەر نەزاندراون یان نەناسێنراون لە پاراستن هەرگەڕێ لە بین چوون. بەڵێ کاک دێدەوان خانەی کللتوری لە بزێڕین کە مۆزەخانەیەکی ئەهلیە و پێم وابێت یەکەمین مۆزەخانەیە کە مۆڵەتی لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە ئەم مۆزەخانەیە لە کێوە دامەزراوە ئەو کەلوپەلانەی لەم وەزەخانەکەی لە کوێ بۆ کۆکراوەوە ئایا هاوڵاتیان خۆیان دەیهێنن لەوێ دایدەنێن یاخود ئەوە تا سەرپەرشتیاران و بەڕێوەبەری مۆزەخانەکان بە دوایدا دەگەڕێن و کۆی دەکەنەوە؟ بەڵێ ئێستا ئێمە لە خانەی کەلەپوری لە بزەڕین خانەکە کەوتۆتە گەڕەکی بەرقشڵە لە کۆیە لە بەرگەڕەکی بەرقشڕش بەشێکە لە بەرگەڕەکی بەفریقەندی دیارە خانۆکەی بنەماڵی حاجی حەمەد سەعید و شەید ئەمینە خانەواتە ئەو بنەماڵەیە لەلایەن دکتۆر عەتی حەمەد سەعید کچی ئەو دووخوا لێ خۆش بووە خانوەکان تەرخان کراوە بە هاوکاری بنەماڵەکەی سەرەتای بناغی مۆزەخانەکە لە کەلوپەلەکانی خۆیانەوە دەستی پێکرا و کەلوپەلەیانە لەلایەن بنەماڵەکانەوە مابووە لەلایەن خۆی و مامۆستا فازڵ شەوڕۆی
نووسەر و شاعیر بیرۆکەی کاتە ئاراوە کە و کەلوپەلانە بۆچی بفەوتێنیان لە بین ببرن بۆ ئەوە چاکە هۆڵێکیان بۆ تەرخای دکتۆر عەتیە دوو خانیان بۆ تەرخان کردووە نزیکەی 1000 پارچەی تێدایە شتی خەڵکی تریشی پێکەوتووە خەڵکی تر هەیە بۆ نمونە ئێستامە لەو ماوانە خەڵکی تر هەیە کەلوپەلەکان بۆ هێناوی وەکو بنەماڵی شاعیر جەلال جۆباری شاعیر بنەماڵی قادر بەشدارەوە بنەماڵی تۆفیق حەلاق هەروە بنەماڵی زۆر لە مەسیحیەکانی هەرمۆتایان ماڵی حەمەی ئەولا جەیدی خات و گوڵەندام زۆر کەس مەبەستمەوانێک کە بە کۆمەڵ شتیان هێناوە بە تاک خەڵکی تر زۆر شتی هێناوە هەموو ئەوانە هاوکاری مۆزەخانەکەیان کردووە و دکتۆر عەتیەش بەردەوام دەستی کراوەیە بۆ شتەکان زیاد بە دیاری و بە کڕین بێ و چەوبێ نزیکەی 1000 پارچە بەڵێ ئەمە مانگی 5 2015 دامەزراوە ئەم مۆزەخانەیەک و باست کرد یەکەم مۆزەخانەیە کە مۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیری هەبی یەکەم مۆزەخانەیە کە چەندان فیستیڤالی سەربەخۆی کردبوو لە دەرەوەی شار و ناو شاریش بەشداری فیستیڤالەکانی کردبووە تەلایەکی هەڵگرتبێ لە بەڕەشماڵ نشینی و بە دیمەنی پێشانگای کەلەپوری و یەکەم مۆزەخانەشەکە گۆڤارێکی دەرکردووی گۆڤاری کەلتوری کورد کە یەکەمین مۆزەخانەشە زۆر پارچەی نەناسرای تێداوە و زۆر پارچە هەیە کە لەو مۆزەخانی بۆ نمونە ئێستا ئەم کەوشانەی یاخود بڵێ ئەوانە ئەم پێڵاوانە بڵێن بەزاراوی ئێستا بڵێن ئەم پێڵاوانە دەستکردی شاری کوێنە لەی شوێنیشتر بڕواناکەمی گەورە و بچووکەم لە پێستە و دا و بەنی ڕەنجینی خۆمانی دروست کراون کەلوپەلەکانی بەشەکی زۆری هی خۆمانە دیارە ئێمە دەمێت لێر بەرچاوڕوونیەک بدەم لە کەلەپور خۆمانی دوو جۆر کەلەپورمانە کەلەپورێکێمان خۆمان دروستمان کردووە کورد خۆی دروست کردووە کەلەپورێک هەیە کورد بەکارهێنەری بۆ نمونە ئێستا ئەو ڕێزە سەماواری ئەو تەنیشتەی من کورد دروستی نەکردێ ناوەکەشی کوردی نیە ناوەکەی ڕووسیە بەڵام لەبەر ئەوەی زۆر لە مێژە ڕۆچۆتە ناو کەلەپوری کوردی لە ئەدەبیاتی کوردیش ڕەنجە یان بڕنەوە ئەو بڕنەوەی ئەو کەلوپەلانەی کە ئاماژەت پێدا کە کوردی کە کورد بەکارهێنەرێتی نەک ئەوەی کە خۆی دروستکەری بێ ئەمەش دەچێتە چوارچێوەی کەلەپوری کوردیەوە کە خۆی تەنها بەکارهێنەری بۆ سەدان ساڵە بەکاری هێنا خۆی دروستکەری نەبووە بەڵێ بێگومان لەبەرچی تۆ ئەگەر ئەدەبیاتی کوردی بخوێنیەوە چ ئەدەبیاتی تۆمار کراو چ ئەدەبیاتی زارەکی چ سرود و گۆرانی بەنمونە بڕنەو وەربگرین بڕنەو ئەگەر بەس لەسەر بڕنەو لە ئەدەبیاتی کوردی لە شعری شاعیران لە سرودی کوردی وەربگرین کتێبێکی قەبارە گەورە چاپەکەین بەس لەسەر بڕنەو کەواتە بۆتە کەلەپوری کوردی باسی سەماوەرمان کرد ئەگەر بەس لەسەر سەماوەر کۆبکەینەوە و شەو دەستەواشە و ئیدۆم و شعر و خانەدانی و میوانداری و کابانی و دەستڕەنجینی و لێزانی کتێبێکی قەبارە مامناوەنیان قەبارە گەورە چاپ دەکەین بۆیە ئەوانە بوونەتە بەشێک لە ئەدەبیاتی کوردی و لە کەلەپوری کوردی هەروەک ڕەنگە کەرستە و کەلوپەلی ئێمەش بێتە بەشێک لە ئەدەبیاتی گەلانی تر بنمونە ئێستاگە بچینە سەر زمان بەرنامە کە عەرەب بەکاری دێنی فارس بەکاری دێنی بەپێی بەرنامە وشەیەکی کوردیە چۆتە ناو زمانی عەرەبی و فارسی و ڕەنگە ئەوان هەستی پێ نەکەن کە کوردیە لەگەڵ ئەوەی کورد گەلێکی سەردەست نەبووە بندەست بۆ بەڵام کوردیش کاریگەری هەبوو بەسەر ئەواندا کەلەپورەکە شندە دەوڵەمەند بۆ خۆتان نەزانین ئەوان چاوی تەماحیان بڕێوەتە کەلەپورەکەی و بەردەوامی خۆی کەلەپور و شوێنەوارەکانیان داشۆریەوەیان لە شەڕی تایبەت بردویانە بۆ خۆیان بەڵێ کاک دێتوان ئەمەی کە باست کرد داگیرکەران کاتێکە بۆ قەتڵ و عامی کورد هاتە بێتن دەستیان بردووە بۆ کەلەپور و بۆ پارچە کەلەپوریەکانی کورد و بردویانە بۆ خۆیان و کردویانە بەیی خۆیان و نمایشیان کردووە ئەمە بێتە بابەتێکی گلەیی بۆ داگیرکەران بەڵام ئەگەر باز لە هەرێمی کوردستان بکەین باز لە هاوڵاتیان بکەین هاوڵاتیان تا چەند پارێزگاری و پاراستنی پارچە کەلەپوریەکان بوون لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگیان پێداوە ئەم پرسیارە زۆر بەجێیە بەخۆی دەڵێن میوانێک دەچێتە ماڵێک بەیانی کە منداڵەکان هەڵدەسێ دەبینی باوکەکە شەقەزلەیەک لە منداڵەکە منداڵەکە هیچ خەتایەکی نییە دایکەکە شەقێکی لێدا کتێکی جاهێڵ یان گەنجیان هەیە ئەوی شەقێکی لێدا میوانەکە شەقێکی لە هەمیان بەهێزتر لە منداڵەکە دەدا خاوەن ماڵەکە دەڵێ کاکە تۆ لە ئێوارە و خزمەتت دەکەیت بۆ لەو منداڵە ئێمەدا ئەویش دەڵێ باشە ئەو منداڵە هیچ تاوانی نەبوو باوک لێی بدا
دایک لێ بدە خوشک لێ بدە من بۆ لێی نەدەم منی میوان کە جارێشتر نامەوێ بەڕاستی ئێمە شومان لێ هاتووە داگیرکەرانی کورد بە فارس بە تورک بە عەرەب کە لە تورکەمان کە لە پورەکەمان لە بین دەبن خۆشمان لە هەمووان وەکو میوانەکە ئاساییتر خراپتر لە ناوی دەبن نمونەت بۆ بێنمەوە خەڵکێک دێنە ئەو مۆزەخانەی لە بستێڕینا چاو دەژێڕن دەڵێن ئۆ هەتا 2 ساڵ لەمەوبەر ئەمە ئەوەمان هەبوو فڕێماندا ئەمە خانومان هەبوو خانووی بارمان کرد مەسەلای بە پارێش کەم فرۆشتمان ئەمە هەر لە خانۆ کۆنەکە بەجێمان هێشت و خانۆکەی بەسەردار و خالەگەڕەکە دێرینەکانی کۆیە یعنی خەڵکەکە بەهای شتەکانی نەزانیوە بەدەلەوەی داگیرکەران پێیان کردووی خەڵکەکە خۆی خراتری پێکردووە بەهای شتەکانی نەزانیوە بۆیە شتەکان تا ئەو ڕادێ لە بین چوون ئێستا زۆر زاروێ ئەگەر بەدوای شتێشی کە لە پووری دابگەڕی ڕەنگە زۆر زەحمەت دەستکەیە ئێستا ئەوە ئەمە کەشکۆڵە ئەم کەشکۆڵە چەند ساڵە من نزیکەی 30 ساڵە لە ماڵەکە خۆم پاراستومە ڕەنگە ئێستا بە نووسەران و ڕۆژنامەنووسان ئەوانەی زاراوی کەشکۆڵیش بەکاردێنین بڵێ کەشکۆڵ چییە ڕەنگە نەزانن جاخۆ ئەگەر بەس لە دروستکردنەکەی و لە بەکارهێنانەکەی بدوێن کەشکۆڵ ڕەنگە یەک بەرنامەی 1 ساعتی هەڵبگرێت کەشکۆڵ کە خۆی وشێشی فارهەنجیە واتە وشێشی فرەلایەنەی و شەسازیە بۆ نمونە دەڵێن فڵان کەس هەر کەشکۆڵێکە لە زانیاری چونکە کەشکۆڵ بۆ زۆرش بەکارهاتوە جا ئێستا ئەگەر ئەمە بکێ مەتەڵێک لەو شاشەیە بڵێ کاکە خەڵاتێک دەدەم چێ دەزانی ئەوە چە ڕەنگە لە 1000 کەس یەک کەس نەزانێت چێ بە نووسەرەکان ڕۆژنامەنووسەکانی شەوە لێرە ئەمە دەرفەت دەپۆزمۆشتێشتر بڵێن ئێمە لێرە کەرەستەی بەشی کشت و کاڵمان هەیە لە پاڵگشت بەشەکانی تر بەشی کشت و کاڵ بەشی زودکردنی تێدا بەشی زودکردن 21 پارچێ هەر پارچەیەک ناوێکی لێ ناوەکانش بپێی ناوچەکان دەگۆڕێن بەگشتی پێی دەگوترێت کاروبار ئەو شێ ڕۆژانە من و تۆ گوێمان لێ دەبێ و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە لەو کاروبارە وەرگیرەوە ڕۆژنامەنووسان دێنە ئێرە دەڵێم ئەمە چییە هەیە دەزانی زودکردنە بەڵام نازانی ناوی کاروبارە کەواتە بنەمای وشەسازی کوردی بنەمایەکی کشت و کاڵیە بە نمونە موچە کشت و کاڵیە کۆگا کشت و کاڵیە کاروبار کشت و کاڵیە هەموو کشت و کاڵیە بەڵام ئایا خەڵکانی ئێمە من گلەی لە عوام ناکەم لە نووسەرەکان و ڕۆژنامەنووسەکان و ڕاگەیاندکارەکان دەزانن کاروبار لە چێوە هاتووە دەزانن کۆگا لە چێوە هاتووە دەزانن موچە لە چێوە هاتووە ئەمە بواتە دەرگەیشترمان لێکاتەوە زمان پەیوەنددار بکە لە پورەوە بەڵێ باشە کاک دیدەوان ئەو ناوچە شوێنەواریانی کە هەن لە هەرێمی کوردستاندا ئەو مۆزەخانانی کە پارچە کەلەپوریەکانی تێدا کۆکراوەتەوە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا توانراوە وەکو شوێنێکی گەشتیاریش سیر بکرێت و بتوانێت گەشتیار ڕابکێشێ بۆ خۆی بۆی کە سەردانی ئەو شوێنانە بکەن و وەکو سەرچاوەیەکی داهاتیش سیر بکرێت لە هەرێمی کوردستاندا ئەو بەپێ ئەو زانیارەی من هەمە نەخێت هیچ یەکێک لەو شوێنەوارانە نەبۆتە جێی ڕاکێشانی گەشتیار بەقەدەر یەک شوێنەواری وڵاتانی دنیاواتە بە هەر هەمووانەی ئێمە بەقەدەر یەک شوێنەوار ئێستا من نمونەکەت بۆ بێنمەوە لە کوێ خانی گەورەی مەحموود ئاغامان هەیە لە دیاربەکر خانی حەسەن پاشامان هەیە من لە هەر شوێنیان بەرنامەم کردووە ئەوەی کوێ بەسەرێک داڕوخاو ئێستا ڕێکخراوی وادی ئەڵمانی هاتووە تۆزێک دەستی پێیابێنێ ئەگەرنا تاو لە بین چ بوو ئەوەی دیاربەکر خۆم چوومە لەوێ ڕۆژانە ڕەنگە 1000 کەس سەردانی بکە کارتی بۆ بڕی جگە لەو کاسبکارانەی کە لەوێ ژیانیان بەڕێ دەکەن جگە لە مانەوەی خانەکە وەکو خۆی بۆیە نمونەمێنەوە یەک دیزاین و یەک شێوە نازانم یەکەمەنیشنیاننا لەبەر ئەوە بەڕاستی لێرە شوێنەوار نەبووە ڕاکێشانی گەشتیار ئەوە شۆکاری خۆیە کە زۆر زەمان لەسەری کردووە کە گرنگی پێنەدانی بووە کارتی گەشتیاری ئەو کەرتەنیە کە بتوانی ئەو کارە بکە بەو شێوەیە و هەروە نەبوونی دەلیل و نەبوونی ڕێگاوبان بۆ شوێنێکە خاڵە گەشتیاریەکان هەروە نەبوونی لایەنی تەندروستی و فراهەمکردنی شوێن و پێگەیشتن و ئاسانی دەست پێ ڕاگەیشتن و هەروە نۆژەنکردنەوەشی تۆ کە توێ شوێنەوارەکە هیچ مەلامێحی وەکو خۆی نەمابوو چەند بەرد بناغەیەک مابوو هیچ لەزەتێکی لێ ناکەی هەست ناکەی بەڵام لە دنیای دەرەوە خۆمان نەزانی شوێنەوارەکان وەکو خۆیان ڕاگیراون ئەگەر تێکشتی بوون وەکو خۆیان زیندوو کراونەتەوە
کە تو دەچی هەستەکەی گەڕایەوە سەردەمی ئەو پاشایی کە لەوێ بووە، ئەو قەشەی کە لەوێ بووە، ئەو مەلای کە لەوێ بووە، ئەو زانای ئەو دکتۆرەی کە لەوێ بووە، ماڵی ئەو نووسەرەی کە لەوێ بووە، وەکو خۆی پەیکەرەکەی دانرا و قەڵەمەکەی لێ و کتێبەکانی لێوێ ئەو لێ هەستەکەی لەبەردەم نووسەرەکەی. لەبەر ئەوە ئەوانەی ئێرە کە بەو شێوەیە نەپارێزراون لەزەتی لێ ناکە گەشتیار کە سەردانی بکە، بۆیە هۆکارێکە بۆ ئەوەی کە گەشتیار نەتوانێت سەردانی بکە. بەڵێ باشە کاک دێدەوانی یەکێکی تر لەو خاڵانەی کە پێم خۆشە لەسەری بدوێن ئەویش ئەوەیە کە مۆزەخانە لە هەموو دنیادا پێوەری تایبەتی خۆی هەیە، چ لە ڕووی پلەی گەرمیەوە، لە ڕووی ڕادێشی شوێنەکەوە، لە ڕووی ڕووناکیەوە. ئایا مۆزەخانەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و ئەگەر بە تایبەتیش باز لە مۆزەخانەکانی کۆیە بکەین لە ڕووی کوالیتیەوە تا چەند لە ئاستێکدایە کە ئەو پارچە کەلەپوریانی تیان نمایش بکرێت؟ بەڕاستی پرسیارە بەجێ زانستی مۆزەخانە و زانستی خانەی کەلەپوری و شوێنەواری مۆزەخانەی نیشتیمانی بی، شارستانی بی، کەلەپوری بی، تایبەتی بی، فۆتۆگرافەری بی، شێوەکاری بی، کەرەستەی کشت و کاڵی بی، هەر مۆزەخانەیەک دەبێت ڕادەی سارد و گەرمی بپێورێ بە ناوچەکەوە بە بەرگەگرتنی ئەو کەلوپەلانە. بۆ نمونە لە مۆزەخانانی وڵاتەکان من خۆم لە هەندێک کورتە سەردانم کردە بۆ هەندێک وڵات، یەکەم شت نووسراوە وێنەگرتن قەدەغەیە، بۆ نمونە مافورێکی زۆر زۆر گەورە هەڵواسراوە وێنەگرتن قەدەغەیە. وێنەگرتنەکە بۆ چی قەدەغەیە؟ لەبەر ئەوەی نەوەک تیشک بەکاربێنێ، ئەو تیشی کامێرایە کاریگەری بەسەر ئەو تابلۆیە یاخود ئەو مافورە یاخود ئەو پارچە شوێنەواریەوە هەبێت کە لەوێ پارێزراوە. واتە ئەوان حسابێکی وردی ئەویان کردووە کە کامیرایەک لە دووری چەند مەتری بچرچێنرێ کاریگەری هەیە بەسەر ئەوە، جا حسابی ئاو هەوا و کەش و هەوای ئەو ناوچەشیان کردووە لەگەڵ بەرگەگرتنی ئەو پارچەیە. لێرە ئەو زانستە تا ئێستا بەو شێوەیە تەنانەت من لە وڵاتی ئەرمێنیا چوومە دەنگخانە واتە ئارشیفی دەنگی ڕادیۆی کوردی یەریبان، لەوێ حسابی ئەویان کردبوو ئەو دەنگانە چەند ساڵ خۆی بگرێت، واتە ئەو ئەرشێڤە ئەو دەنگخانەیە ئەوان پێڵێن دەنگخانە بەڕاستی و شێشی کوردی ڕەسەنە، ئەرشێڤ و شێشی خواستراوە. ئەو دەنگخانەیە حسابیان بۆ کردبوو کە چۆن بپارێزرێن ئەو کاسێتانە، ئەو دەنگانە چۆن گڕ نەبن، نەسوێن، پێک نەچن، کەرخ نەبن، لە بین نەچن، پچڕ پچڕ نەبن. بە کورتەکەی ئەمە زانستێکە. لێرە لە کوێ نەخێر ئەو حسابە نەکراوە. بۆ نمونە ئێستا ئێمە لێرە خۆبەخشین، لێرە دکتۆر عەتیاب خۆبەخشە لە جیرفانی خۆی بەڕێوە دەبە بەندە شەر خۆبەخشم لێرە ڕۆژانە هەردوودان مۆزەخانەکە دەکەمەوە. مۆزەخانەی شترمانەیە لە قشڵەی کۆیە، ئەم مۆزەخانەی خۆڕسکانە دروست بووە، خەڵک شتەکانیان بردووە پێشێشی قشڵەی کۆیان کردووە، تا فەرمانگەی شوێنەواری کۆیە. فەرمانگەی شوێنەواری کۆی بەشێکی نییە بەناوی مۆزەخانە و زانستی مۆزەخانە، ئەوان خۆیان گەلەریەک کە قشڵە نوێکراوە ئەو شتانیان لەوێ دانا وەکو شێوەیەکی خۆڕست چلیار، ئەگەرنا نەک فەرمانگەیەشی مۆزەخانە هەبێت سەرپەرشتیار و لێزانی هەبێت، یعنی خۆڕستکردن. لەبەر ئەوە بڕوا ناکەم لە کوردستانیش ئەو حیسابە وردەکرا بێت کە پارچەکان لە نێو مۆزەخانەش لەبین نەچن و نەفەوتێن. کاک دێتەوان لە نێو مۆزەخانەکاندا مۆزەخانەی شارستانی و مۆزەخانەی کەلەپوری و مۆزەخانەی نیشتیمانی کە ئەمانە بەشێکن یان جۆرێکن لە جۆرەکانی مۆزەخانە، ئەو مۆزەخانانەی کۆیە بە تایبەتی ئەگەر باس بکەین دەچێتە چوارچێوەی کامیەک لە مۆزەخانانە لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ سەبارەت بە مۆزەخانەکەی خۆمان لە بزێڕین مۆزەخانەیەکی کەلەپوریە بەڕاستی ئەگەر ڕاستی دەوێت بۆ ئەهلی نییە دەست بۆ مۆزەخانەی شوێنەواری بەرێت. بۆ شوێنەوار مڵکی گشتی مەڵکی دەوڵەتە لە هەموو دنیا، یعنی ناکرێ ئەهلی شتێکی هەبێت ئەوە. بەڵام لە قشڵە پارچەی شوێنەواریمان هەیە، ئەویش بە فەرمینیە تێکەڵاویەکە لە شوێنەواری و لە کەلەپوری زیاتری کەلەپوریە. لەبەر ئەوە ناکرێ ئێستا ئێمە بڵێن لە کۆیە مۆزەخانەیەکی شوێنەواریمان هەیە لە چاخی بەردینەوە تا ساسانیەکان، لە ڕۆژگاری فڵانەوە تا دەسەڵاتی فڵان. ئەوەی هەیە زیاتر شتە کەلەپوریە بەکارهێنراوەکانی
سەدەکانی ڕابردوو سدەیەکانی ڕابردوون کە کوردەواری بەکاری هێناوە لە ڕێژە و پێژە، لە جوانکاری، لە کشت و کاڵ، لە ئامێرە مۆسیقیەکان، لە سوارچاچی، لە ڕاو و ڕاوەشکار، لە گەلسازی، لە گۆزەکاری، لە کەرستەی ناوماڵ، لە کەرستەی گەرما و لە کەرستەکانی ژیانی ڕۆژانەی شوانکارەییدا. هەموو ئەوانە زیاتر لەو چارچێوێک کۆ دەبنێ. ئەوانیش دەبێت زانستەکەیت هەبێ لێکیان بکەوە بەش بەشتە بۆ نمونە ئێمە لێرە بەش بەشمان کردووە، بەشی جوانکاری ژنان بەجیایە، بەشی ڕێژە و پێژە بەجێیە، بەشی ڕاوەشکار بەجیایە، بەشی کەرستەی منداڵان، بەشی کشت و کاڵ بەجیایە، بەشی لەیلوک و لانک بەجیایە. هەموو ئەوانە لێرە ئێمە جیامان کردەوە بەشی ڕستن و چنین و تا دوایی. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک دێدەوان، زۆر سوپاس، مادوومان کردی، زۆر سوپاس بۆ دێدەوان یاعقوب کە بەڕێزیان شارەزان لە بواری کەلەپور و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بووی. زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. پانزەمین فێستیڤاڵی شانۆی سەرشەقام کە لە شاری مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێت کە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت. دوێنێ کە دەبووە یەکەم ڕۆژی بووە، بەڵام کاتژمێر 5 ئێوارە بە کاتی ئێران تەنها دەستپێکێک بوو، واتە لە ئەمڕۆ چالاکیەکانیان دەست پێ دەکات. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر فێستیڤاڵەکە و بەڕێوەچوونی فێستیڤاڵەکە دەچینە لای هاوکارمان کیانی جیهانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە مەریوان و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کیان سڵاو لێبێ و بەیانیت باش، فەرموو زانیاری زیاتر لەسەر فێستیڤاڵەکە لای تۆیە. بەیانی ئەوەش باش، بەیانی بینەرانی بەڕێزیش باش. لە پارکی شانۆی شاری مەریوان لە خزمەتانم. ئەمڕۆ فستیڤاڵ یەکەم ڕۆژی عەرز و نمایشکردن دەست پێ ئەکات. دوێنێ کاتژمێر 5 هەروەکە ئاماژەتان پێکرد لە ڕێوڕسمێکدا لە پارکی شانۆ بە بەشداری خەڵکی و بەرپرسان و هونەرمەندان ئەم فستیڤاڵە دەستی پێکردووە. ئەمڕۆ لە پارکی شانۆ، لە پارکی میلەت، لە پاڵگۆ لە جوانەکەی زرێبار و هەروەها لە شارەدەی کانی دینار ئەم فستیڤاڵە نمایشەکانی پێشکەشەکە. ساڵانی تر لە مەیدان و لە شەقامەکانی شاری مەریوان و ئاوایەکانی دەوروبەر بەڕێوەچێ ئەچوو، بەڵام ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا تۆزێ بڵێن کەم کراوەتەوە و بڕێک شانۆکان لە چەند فلکەیەک یان چەند مەیدانێک بەڕێوە ئەچێت. لەگەڵ ئەوەش ئەمساڵ گۆڕانکاری تریش بەسەر فستیڤاڵدا هاتووە و لە شارەکانی تاران، کەرەج، دێهلۆران، ئەسفەهان، ئیلام، کرماشان، بۆکان، سنە، مەریوان، کامیاران و چەندین شاری تر، ئاستانەی ئەشرەفیە و زۆر شاری تر بەشداری ئەم فستیڤاڵن کە من هەموو شارەکانم لە فکردان نییە. ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ لەگەڵ بەڕێز دکتۆر سعیدی ئەسەدی نووسەر، دەرهێنەر و هەروەها ئاکتەری شانۆ و سینەما و توێژ بکەین کە خۆیان خەڵکی کرماشانن. ئێمەش لەگەڵیان قسەکەین سۆرانی، ئەوانیش بە کەڵهۆڕی شیرین لەگەڵمان قسەکەن. فەرمونون بە بڕێنە لای ئای دکتۆر سعیدی ئەسەدی. دکتۆریان وەختان بەخێر بێ. تۆ زێدەتان بەس بکەنەوە. سەلامەتکەم خدمەت پشت تەماشاگەرانی عەزیز و باعث افتخار هم خدمت تۆزێک لەسەر کاری هونەری خۆتان قسە بکەین دکتۆر، لەکەیەوە خەریکن و لە چه بوارێک زۆرتر کارتان کردووە؟ من حقیقت تحصیلات دانشگاهی و سینما و تئاتر سال حدوداً 67 شمسی کار تئاتر کردم، کرماشان، بعدش رفتم تهران کار کردم، نویسندگی، نمایشنامه نویسی، کارگردانی. ولی الان بیشتر نوع مدیریت اجرایی تئاتر ایران مشغولم. 2 دوره دبیر جشنواره بین‌المللی تئاتر خشم و چند سال پیش مدیر تئاتر شهر تهران و
ئەغلب کارم فرە باشە. ئای دکتۆر چەندمین جارە لە فستیڤاڵی شانۆی مەریوان بەشدارن؟ یه دومین باره که همه خدمت عزیزان مریوانین و جشنواره تئاتر خیابانی و افتخاریم است که خدمت بکنم به هنرمندان کل ایران و مردم با صفای مریوان. زۆر باشە. ئای دکتۆر ئەو شانۆیانەی کە ئێوە ئەتانەوێ بڵێن داوەریان بکەن یان هەڵیان بژێرن وەکو لیژنەی هەڵسەنگاندن، ئەبێ چە پرەنسیب و چە فاکتۆرێک بەرچاو بگرن زۆرتر کە بکەوێتە بەرچاوی ئێوە کە بتوان هەڵیان بژێرن وەکو لیژنەی هەڵسەنگاندن؟ اصلا به خدمتتان که دو تئاتر خیابانی اولین مسئله مهم ارتباط با تماشاگره، یعنی بس بتونید نوع خیابان، نوع میدان، نوع فضای باز بتونی ارتباط بگیری با گرد تماشاگر. موضوع نمایش خیابانی فره اهمیت داریم. مسائل اجتماعی، مسائل سیاسی، مسائلی که ارتباط داره با زندگی روزمره مردم و کیفیت هنری. تئاتر خیابانی تفاوتش هست و تئاتر صحنه‌ای. تئاتر صحنه‌ای مردم بریستن یعنی نوع فرایندی شرکت کردن که تئاتر صحنه‌ایه، ولی ایره رهگذران باید بتونن متوقف بون و گرد جذابیتی که نمایش خیابانی دید. زۆر باشە. ئای دکتۆر فستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوان چۆنە بینن ئەوەی کە دوو جارە بەشدارن هەڵبەت ئەم خولەیان کەشتا تازە خەریکە دەستێکە، وەلی ئەو تەجروبەی ئەو خولەی ترکە لەبرابوون ئەو فستیڤاڵە چۆنە بینن و لە چه ئاستێکدایە؟ مریوان شهر منحصر به فرد نوع تئاتر ایران. هیچ شهری نوع ایران اینجوریه که تئاتر این وسعت داشت نوع ارتباط با گرد مردم و کوچه و بازار. اما همه نوع پارکی که نوع شانوه. هیچ پارکی نوع ایران نیه که نوع شانو بود، نوع نمایش بود. یه نشانه بارزی که باید اهمیت گشت مردم مریوان و تئاتر خیابانی و کلا ارتباط فرهنگی که نوع نقطه نزدیک نقطه مرزی نوع ایران، نوع امنیت کامل و ارتباط صمیمانه که تماشاگری با گرد هنرمندی دیره نوع جشنواره مریوان. بس توجه بکنیم که جشنواره مریوان الگویی بیسته برای چند شهر ایران که تلاش بکن این نوع ارتباط با گرد مردم برقرار بکن با گرد تئاتر خیابانی. و این جشنواره منحصر به فردیه. الان جشنواره با پرنسیب نوع جهانه، یعنی جشنواره بین‌المللی تئاتر فجر و جشنواره بین‌المللی تئاتر خیابانی مریوان جشنواره با پرستیژ و پرنسیبی نوع جشنواره جهانی، چون من مدیر تئاتر بین‌الملل مرکز هنرهای نمایشی بیم و نوع ارتباطی با گرد کمپانی خارجی داشتیم و دانستیم که چه اهمیتی جشنواره نوع فرایند تئاتر بین‌المللی داره. زۆر سپاس کۆ بەڕێز دکتۆر سعیدی ئەسەدی ئەندامی لیژنەی هەڵسەنگاندنی 15مین خولی فستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوان. دەستان خۆش بێ دکتۆر فەرموون بە مزاحمی کارتان نەبین. بەڵێ بینەرانی بەڕێز هەروە کە ئای دکتۆریش ئاماژەیان کرد مەریوان و ئەم فستیڤاڵە تایبەتمەندی خۆی هەیە، هەروە ئاماژەیان کرد تاکە پارکە لە ئێران کە ناوی شانۆیە. یەک شتی تریش من ئیزافە بکەم بە وتەکانی دکتۆر ئەسەدی ئەوە کە لەم چوارڕیان تا ئەو چوارڕیان ئەم شەقامەی شانۆ هەر هەموو دوکانەکان نێویان شانۆیە، سوپەرمارکەتی شانۆ، پێشانگای ئۆتۆمبیلی شانۆ، نازانم کەرەستەی بۆری و نازانم کاشی و ئەوان هەر هەموو ئەو شتانی کە لەم شەقامەکە دانراوە هەر هەمووی بە نێوی شانۆیەوە، کەوایە شانۆ لەگەڵ خەڵکی مەریوان و بەگشتی لەگەڵ کوردستان گرێیان خواردووە. ئێستا کە ئێمە بەرەو ئەو لا ئەڕۆین ئەگەر بکرێ قەینا تۆزێکیش کامێرەکەمان بچارکە بۆ ئەمداوە فستیڤاڵ یەکەم شانۆی لێرە خەریکە عەرز و نمایش ئەکات لە کارێکە لە شاری ئابادانەوە لە باشووری ئێران کە ئەو ناوچەیە بەڕەچەڵک عەرەبن و ئەیانەوەی یەکەم شانۆیان پێشکەش بکەن. ئەڕۆین چەند لەختەیەک لەو شانۆیەش ئەبینین تا دوایی لە ڕاستەوخاوکانی ترا ئێمە
لە شوێنەکانی تر لە پاڵگۆلی زرێبار و لە پارک و لە کاریدیناریش لە خزمەتە نابین. ئەگەر پرسیارێک ببێت من لە خزمەتەنە وەڵام بنەوە گەنا من چەند لەختەیەک لە شانۆکەتان بۆ بگوێزمەوە. بەڵێ سوپاس بۆ هاوکارمان کیانی جیهانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری مەریوانەوە لەسەر 15مین فستیڤالی شانۆی سەرشەقام بۆ ئێمە دوای سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانەکەشت. دەستڕەنگینی وەکو هوەرێک لەگەڵەوەی کە بابەتێکی هوەریە و پێویستی بە وردی و پێویستی بە سەلیقەیەکی زۆر هەیە لەگەڵ ئەوەشدا بووەتە سەرچاوەیەکی داهات بۆ ئەو کەسانەی کە کاری دەستڕەنگینی دەکەن کە بە خۆشحاڵیەوە ئێستا لە هەرێمی کوردستاندا چ لەسەر ڕەگەزی نێر و ڕەگەزی مێش گرنگێکی زۆر بە کاری دەستڕەنگینی دەدەن. هاوکارمان کۆژین لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادە کردوین با بێکۆ بینەریبین. باش خۆشحاڵم کە ئەمڕۆ میوانی بەرنامەی باشم. هیوادارم چەند شتێکی بە سوودتان پێ بڵێم کە لەوانەیە هەمووتان بزانن شتێکی نوێ نییە، بەڵام هەنێ جار و کەرەسانی کە هەمانە لە ماڵەکانمان ئەتوانین بۆ هەنێ پێداویستی ڕۆژانەی خۆمان بەکاری بێنین وەک لەوەی کولفەیەکی زۆر لەسەرمان بکەوێت لە دەرەوە بیکڕین، هەم لە ناحیە دەرونیەکەشیەوەکەین وەکو خانێک لە ماڵەکەی خۆمانە ئەتوانین سوودێ بە خۆمان و بە ژینگەش بگەینین چکە ئەو بابەتانی کە بەکارێنین ئێمە لەوە چێکی سوودێکی وای نەبێ بەڵام توان جارێکە بە سوودی بکەینەوە. ئەمڕۆژ شتێکی زۆر سادەم بۆ ئامادە کردوون. من خۆتان ئەوەی کە بزانی و شارەزابی و من بناسیێ لە نزیکەوم لەسەرم بابەتی جاجم و ئەو بابەتە کۆنانە کارەکەم کە لە کوردەواری کۆنا هەمان بوون. ئێستا ئەم بابەتانە کۆن بوون، مەسەلەن ئاوا خۆیان ئیتر بێهێزە بن، هەندێکیان بەرەو لە ناوچوونە چێ، من بەم شێوازە کۆیانەکەمەوە و ئەیان کەمەوە بە بابەتێکی نوێ کە بتوانین هەم لە ڕووی کولتورەوە نیشاندانی کولتورەکەمان بشارین هەموو جیهان بێ و هەم لە ڕێی ئەوەی کە هەمووکو حاڵەتە دەرونیەکەی کە بابەتێکی کۆن و ئیشی لەسەرەکەینەوە هیوادارم بە دڵتان بێت. ئەم پارچێ ئەهێنین زۆر شتێکی سادە و ساکارە، هەمومان وەکو ئەزانین مۆبایلمان هەیە ڕۆژانە دەقانە بەکارێنین نەک ڕۆژانە و کە ئەڕۆینە دەرێ لەو چ شتێکی قورس بێ بەدەستمانەوە یا بە تایبەتی بۆ سەفەرکردنمان زۆر بەمان سەفەرەکەین بۆ وڵاتانی دەر و حەزەکەین بابەتێکمان پێ بێت کە کولتوری وڵاتێکی خۆمان بێ. ئێستا بەرگێکی بچووکتان پێڵم کە دروست کرێ و سوودی لێ ببینین بۆ مۆبایلەکانمان. بەم شێوازەی هێنین ئەم بابەتە زیایی لێ ئەەکەینەوە کە سوودی نییە ئەمی لە ئەبێ و لێرەشەوە بە هەمان شێوە ئەمی لە ئەبین. اینجا ئەم بابەتە کۆنانە خۆیان نەخشیانتیە، ئێمە توانین بەپێی خواستی خۆمان نەخشەکان بەکاربێنین. سەتە سەورەکەم هەم جوانەی هەم باش بێ یا لێرە شۆرەتوانین بیکەین بە زەوقی خۆمانە. ئەم بەشەی لێ ئەەکەینەوە کاتین ئالێرەوە ئەم زیایی لابن. ئەمانەشی تێبینی یەکتان پێ بڵێم ئەمانەشی فڕێ ناین، من سوود لە هەموو پارچە بچووکەکانی ئەبینەوە، یعنی ئەوە نەبێ بڵێم پارچە پارچەیەکەم و ئیتر ئەوانەکەی فڕێم نەخێر ئەتوانم سوود لە هەموو بەشێکی ببینم. بەم شێوازە بڕیمان ئەمەی ئاوهادەیەکەی شی وەکو قەپاقێکێتەوە بەسەریە، یعنی گردی قەت بن هەر جانتایەکی بچووکە نەک بۆ مۆبایل ئەتوانی بۆ پاسپۆرت بەکاری بێنی بۆ پارە بەکاری بێنی، شتێکی زۆر سادەیە. وابزانم کە هەموومان سەفەرمان کردو بۆ دەرەوە بینیمانە ئەم بابەتە بچووکانە چ نرخێکی هەیە، هەم لە ڕووی مادیە و هەم لە ڕووی معنەویەوە، هەم لاموشی خۆشتر کاری دەستی خۆتە، ئەوە زۆر گرنگە. ئەم بەشی کە ئەی بڕین ئێمە کۆمۆ زانین ئەمە لە تووکی ئاژەڵ دروستەکرێت لە سەردەمی زوو لە ئێستاشە کە لایەکی ئەبڕین شی ئەبێتەوە، ئەبێ بیر بکەینەوە چی لێ بکەین. من دایمەن ئەو بەشانی کە ئەی بڕم بەم شێوازەی لێ ئەەکەم، یەن چی ئەەکەین ئەگەر ستیقەتی بن ئەوها شیەکەمەوە. ئیترەوە هەم پێویست بەوە ناکە کە من بێم بیدرومیا شتێکی لێ بکەم، ئەم لایەنەشی ئەم زیانی لێ ئەەکەمەوە، ئەم لایەنی شی ناکەینەوە بەس ئەم بەشەی سەرەوەی کە ئەبێتەوە بە کڵای جانتاکە. جا ئەمەی دووقەوەکەین، ئەمەی ئەها دووقەکەین، ئەمەی بۆیە شی ناکەمەوە هەر خۆی لە ئەساسەوە هەڵپێچراوە هەر بە هەمان دەزوو کە پسکراوە.
بەپی قیاسی مۆبایلەکە ئاوای لەکەین بۆی هەم تۆزێ قوڵیش بێ و پێم وتن ئێماتوانین نەک بۆ مۆبایل بۆ پاسپۆرت بۆ پارە بۆ کۆمەڵە شت بەکاری بێنین ئەمە بەم شێوەیە ئاوتمان دوو قەویەکەین بەشی ئەوەی کە خۆمان بمانەوێ یین چی ئەەکەین لێرەوە نەک لێرەیەوە لێرەیەوە دەزەکەین بە دوورین بەم شێوازە کۆتایی پەتەکە درێک لێرەین بەڵام دوورمانەکە هەوڵبین خوری بەکاربێنینەوە گەردی قەت بن من هەر خوریەکە لە ڕەنگی قماشەکە خۆیەتی خوریە سابزام هەرزانیشە و ئەلوانیشیمان دەزەکەوێت چکە بابەتە خۆی هەر خوریە بەم شێوازە لاکان بەترە ئەکەینەوە بە تەقەڵەکە وەکو هەڵپێچێکی لێ تەقەڵی ئاساییە ئیتر خۆتان زەخی خۆتانە بە دەزوو ئەیدرون بەزم زیاتر بۆ ئەم کارانە خوری بەکار ئەهێنم ئەم لایی ئاوا دووریمان گەرتی قەت بێت هەر لێرەشا بە هەمان شێوەگرەیەکی لێ ئەوینەوە شتەکە زۆر ئیشەکە ئاسانە هیچ قورسێکی تیانە بەم شێوازە لایەکی ماندووری یەن چیەکەین هەڵیەگەڕینەوە کە هەڵمانگەڕایەوە ئاوا دەرەچێت یعنی ئەکەوێتە ناوە و جاتوانین ئوتویەکی بکەین وتۆکە هەم جوانتر دەرەچێ و ئەمەی ئەو پێشەی ئاوا دائینەوانێ ئیتر زەوقی خۆمانە ئەتوانین سامنمە هەر لەسەر جازم چنیومە هەر بەردە دەورەکەی میرۆ ئەتوانین بۆ داخستنەکەی بەم شێوازە هەبێت و بە هەمان شێوە هەر بە خوریەکە خۆی لەگەڵ قولاپە دەستکێکی بۆ ئەەکەین وەکو زنجیرەیەک و پێوەیەکەین و تۆتوانێت وەکو جامپای سوودی لێبینی بۆ هەموو پێداویستەکان هیوادارم کاری ئەمڕۆمان بەدڵتان بێ شتێکی زۆر سادە و ساکار بوو بۆیە زۆر ئیشتیان نەکرد بۆ کارێکە زۆر پرستە بێ ئەم شێوەیە هاتیینە کۆتایی بەڵگەی ئەمڕۆمان هیوادارم بەدڵتان بێ و سوودێکم پێگەیان من داواکارم لە هەمووتان ئەو پارچە کۆنانی کە لەبەر دەستاندامێنێتەوە جارێکی کە ڕاحی بکەنەوە بەبەرە هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن و هەموو ڕۆژێک و بەیانێ لە کاری جیاواز و تازە پێ بکەین خەتان بکەن. سپاس بۆ هاوکارمان کۆژین و بۆ خات و شاناز جەمال خاتوونی دەزڕنگین بۆ ئامادەکردنی ئەو بابەتە. بەڵێ عزیزان بە یارمەتی هاوکاران و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردنە تا سبێنی و لە پرۆگرامێکی نوێیە پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.